ئەوی خوای گەورە بەیاننامەی ئەنجومەنی باڵای بژمێرەکانی پرۆسەی سەرژمێری هەرێمی کوردستان ئێمە وەک سەرجەم بژمێرەکانی سەرژمێری گشتی هەرێم هاوشەوەی بژمێرەکانی پارێزگاکانی عێراق کە بەشدار بووین لە پرۆسەی سەرژمێری هەرێم لێرەوە لەبەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی عێراق وەکو نوێنەری نزیکەی 27,000 بژمێر داواکارین لە حکوومەتی هەرێم و نوێنەرانی کورد لە بەغداد وەڵامی ئەم داواکاریانەی خوارەوەمان بدەنەوە کە لە ماوەکانی ڕابردوودا لە ڕێگای نووسراوی فەرمی و کە لە ماوەی ڕابردوودا لە ڕێگەی نووسراوی فەرمی و کۆبوونەوەکانمان پەیامەکانمان پێگەیاندوون. یەک کردنەوەی دەرگای دامەزراندن بەڕووی دەرچوانی دانەمەزراو بە تایبەت بژمێرەکان و ئەولوێت بدرێت بە بژمێرەکان لە دامەزراندندا بەپێی پسپۆڕی. دوو بە زووترین کات موچەی مانگی 12مان بە زووترین کات پێدانی موچەی مانگی 12مان کە لە کاتێکدا ئێمە بۆ 2 مانگ گرێبەسمان هەیە لەگەڵ حکوومەتی عێراق کە مانگی 11 و 12 ساڵی 2024 بوو بە بڕی 250,000 بۆ هەر مانگێک بەڵام تا ئێستا تەنها موچەی مانگی 11 وەرگیراوە و موچەی مانگی 12 نادیارە. لە کاتێکدا هاوڕێیانی بژمێری عێراق موچەی هەردوو مانگەکان وەرگرتووە بەبێ دواکەوتن. لە کۆتاییدا داواکارین لەسەر جەم ئەندامانی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنە جیاوازەکان هەوڵ جدیمان بۆ بدەن و هەوڵ بدەن ئیمزا کۆبکەنەوە بۆ بانگهێشتکردنی وەزیری پلاندانانی عێراق لەسەر موچەی مانگی 12 و دڵنیاکردنەوەی بژمێرەکان لە پێدانی موچەی مانگی 12 و پاڵپشتی داواکاری بژمێرەکانی ناوەڕاست و خواروی عێراق دەکەین و دەستخۆشییان لێ دەکەین لە هەوڵەکانیان. جارێک تر لێرەوە ڕای دەگەێنین لە ئەگەری دەستنەکەوتنی وەڵامی دروستی داواکاریەکانمان هەڵوێست و چالاکیەکانمان لەسەر جەم شار و شارۆچەکان بەردەوام دەبێت. لەگەڵ ڕێزدا ئەنجومەنی باڵای بژمێرەکانی پرۆسەی سەرژمێری هەرێمی کوردستان پێنجشەممە 27/2/2025 من سرود سەلام فەرەش نزیکی 270,000 بژمێر بڕی پارەکە چەندێکە 250,000 ئێمە عەقدێکی دوومانگیمان هەیە لەگەڵانە بۆ ئێمە عەقدێکی دوومانگیمان هەیە لەگەڵیانە بۆ هەر مانگە و بڕی 150 یانزەمان لە ماوەی ڕابردوودا پێدرا بەستا لە مانگێکە پێمان درا بەستا ئێستا موچەی مانگی 12 سرف نەکەوە ئێمە ڕێستەکە چۆن بوو درێژخایەن بوو بۆ 2 مانگ قوربان دەستان